کە باسی ئازادیەکەن لە سلێمانیا هیچ ئازادیەک نییە. 18 ڕۆژ گیرام لە ئازای سلێمانی من خۆم وەکو شخصی خۆم کە ئەڕۆشتمەوە بۆ ماڵەوە لە سبەی لە ئێوارە تا سبەینێ هاتمە دەرەوە بەتەمای خۆم نەبوو. چای چیە کوژن، خەڵکە فڕێنن، خەڵکە کوژن، تیرۆری ئەەکەن. بانگەشەکانی ئەو 180 شەڕی ناوخۆیە. ئەنەڕێنێ و پەڕی بەستە بەدەستی و لەسەر ستێجێک ئەڕوات و دێت و ئەسڵەن مناڵێ بە منداڵی خۆی قسانە هەر ناکات. باسی ئەوەیە کات ئەڵێت من وەها بەکەم بە محافزی بارزان. تۆ جارێ وەها بێنە بەردەمی دادگا تاکو پارتی خاوەنی ئەم وڵاتە بێت هەولێران پێوە ناگیرێتەوە. داوا لە خەڵکی بە شەرەفی سلێمانی سنووری محافزی سلێمانی بە هەڵابجێشەوە تەنها بۆ یەکجار پارتی تاقیکەنەوە بۆ یەکجار. کاک محەممەد دەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت چۆن بوو لە سلێمانی دەستگیر کرایت چەند ساڵ لە سلێمانی بوو تۆ کاری دەستگیرکردنەکە چی بوو لەوێ؟ پێشکی بێخاتنی جەنابتانەکەم من 2 ساڵ و 1 مانگ لە سلێمانی بووم. لە مانگی 11 2023 خۆپیشاندانێکرا لە سلێمانی. من دوور بووم لە خۆپیشاندانەکە زۆریش دوور بووم بە 3 کیلۆمەتر دوور بووم. پاشان منیان گرت وتیان تۆ هیچ بۆ پاراست نەکەیت. واج نەبوو بەڵام هەر لە بیان و لە هەنجەت بوون لە من 18 ڕۆژ گیرام لە ئازای سلێمانی کە باسی ئازادیەکەن لە سلێمانیا هیچ ئازادیەک نییە. هۆکاری دەستگیرکردنەکە چی بوو؟ چەند ڕۆژ بوو؟ لە زیندان چۆن مامەڵەیان لەگەڵ دەکردیت؟ هۆکاری دەستگیرکردنەکەم وەکۆی ئەرجەنابدەم کرد وتیان تۆ پارتیت لە سلێمانیا پارتێکی زەقبی دیار بیت جێت نابێتەوە لە سلێمانیا. باقەت لە زیندان شێوازی هەڵسوکەوتیان وەکو پێویست نەبوو لەگەڵ منە وەکو تعزیب نەبوو بەڵام تعزیبەکە خۆش بوو لەوەی کە بە شێوازێکی تر دوای 18 ڕۆژ بە 3 ملیۆن دینار کەفالە بەریانە. دوای ئازاد بوونت هیچ جۆرە چاودێریەکەت لەسەر هەبوو؟ بەڵێ من 2 هەفتە دوای ئەو مۆبایلەکانیان دامەوە. مۆبایلەکانم هەندێک ڕسم و ڤیدۆ و شتی تیا بوو هەمویان سڕی بووە. لە دوای ئەوەی GPS خستۆنە مۆبایلەکەم من هەڵسە مۆبایلەکەم فرۆشت و مۆبایلێکی ترم کڕی. چاودێری هەتا مانگێ 2 مانگ پێشێ چاودێری لەسەر بووە. بەڵێ باش وەکۆی کە لە سلێمانی بووی چۆن سێری دۆخی ئەمنی شارەکە دەکەی؟ دۆخی ئەمنی سلێمانی لە چ ئاستێکدا؟ دۆخی ئەمنی سلێمانی سفرە. من خۆم بینەوە بە چای خۆم من لەوێ بوو. چای چیە کوژن، خەڵکە فڕێنن، خەڵکە کوژن، تیرۆری ئەەکەن بە تایبەتی کۆماندۆ جە تیرۆر. یعنی ئاسایش دەسەڵاتی نییە لە سلێمانیا. پۆلیس هەر سفرە لەوێ دەسەڵاتیان نییە هیچ دەسەڵاتێکیان نییە. ئەو ئیشەی کە من بە حسابی ئەوان کە منی گیرام لەسەری ئیشی پۆلیس بوو. ئیشی ئاسایش و جە تیرۆر و کۆماندۆ ئەوانە نەبوو. ئاسایش منی دەرگی کرد. دۆخی سلێمانی شڵەژاوە. ئەو کاتە من لێوە بووم یعنی ئێستا خراپتر بووە. ئاسایشی تیانە ینی ئەمنێتی تیانە لە سلێمانیا. من خۆم وەکو شخصی خۆم کە ئەڕۆشتمەوە بۆ ماڵەوە لە سبەی لە ئێوارە تا سبەینێ هاتمە دەرەوە بەتەمای خۆم نەبووم. چاوەڕانیەوە بووم میگزەمینێ بووە بەخاتەقنی میگزەمینێک و بوو بە کەس دەزانێت لەکوێیت. من کە گیرام حیزب هاتە سەر خەت بووم بە حەقەت هاتە سەر خەت. چەندە جوهدی ئەوە بوو ئەوە جوهدی حیزب بوو بە جوهدی حیزب من بەربووم ئێناکو تاکو ێسش ئازاد نایکرام. باش باسی ئەوە دەکەن لە سلێمانی شاری ڕۆشنبیریە، شاری ئازادی ڕادەربڕینە، شارێکە جێی هەموو ڕنگ و دەنگەکانی تێدا دەبێتەوە. ئەمە لای تۆ چی دەگەێنێت؟ وەڵاهی من ڕێزم هەیە بۆ ئەو خەڵکە ڕۆشنبیرانێکە لە سلێمانیان بەڵام وان نییە. ئەڵێن ئازادی بە ئازادی قسەکەی بە کوردەکەیوان ئەڵێن ئازادی قسەکەی ئازادی یارتیان نییە. سەیری جەنابتان میدیاکار و ڕۆژنامە نووسن دڵنیام ڕۆژانی متابعەکەن. یعنی حملەی انتخابی بۆ شێوەیە؟ نە حملەی انتخابی بۆ شێوە نییە. حملەی انتخابی وەرە لە پارتی و فێری حملەی انتخابی بە. جەنابی سەرۆک خۆی یەکەم ڕۆژ هات یەک فەرمایشتی فەرمووی تەواو. ئەندامی مەکتەبی سیاسیمان هەیە، کۆمیتەی ناوەندیمان هەیە، بەرپرسی لق و ناوچەمان هەیە بۆ خۆی ئازادانە قسەیەکات. حملەی انتخابی خۆیەکە. باڤڵ قۆرخی کردووە لە هەموو شارەکانە و لە هەموو شوێنەکانە بەس خۆی قسەکە. ئەی تۆ ئەندامی مەکتەبی سیاسی بۆ چییە؟ کۆمیتەی ناوەندی بۆ چییە؟ کە خۆت ئەڵێ هەمە. معنای ئازادی لە سلێمانیا لە سەرۆکی حیزبەکە تا ئاخرەکان نییە.
باسی بانگەشەکانی هەڵبژاردنت کردوەوەی سەرۆکیەکێتی باوڵ تاڵەبانی لە ئێستادا دەیکات ئەوەی کە باوڵ دەیکات دەسێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن و ئەو ڕەفتار و جوڵانەی کە تۆ وەکو هاوڵاتیەک دەیبینی چ قسەیەکت هەیە لەسەر ئەو بابەتە؟ وەڵاهی جا بانگەشەکانی ئەو من ئەوەڵێم بانگەشەکانی ئەو ١٨٠ شەڕی ناوخۆیە، ینی شەڕی ناوخۆ بوو بۆ شێوەیە نەبوو ١٨٠ شەڕی ناوخۆی وەکەی قسەوەی کە ئەسڵەن مناڵێ بە منداڵی خۆی قسانە هەر ناکات ئەگە بزانێ قسەکات و قسانە ناکات ئەنەڕێنێ و پەڕۆی بەستە بەدەستی و لەسەر ستێجێک ئەروات و دێت و یعنی ئەوە نە بانگەشی هەڵبژاردنە نە شێوازی بانگەشی هەڵبژاردنە نە ئوسلوبی قسەکردنە نە هیچ شتێک منوەکو خۆم هیچێکی تیا نبینم لە شەڕی ناوخۆ زیاتر لە قسەکانی بابڵە ئەوەی کە باوڵ تاڵەبانی دەیکات وەکو هاوڵاتیەک پێت وایە دەچێتە چوارچەوەی جۆرێک لە دیکتاتۆری بە تایبەت کۆماندۆ وە دژە تیرۆر لەو شارەدا باڵا دەستە هەمویان لە ژێر بڕیاری باوڵ تاڵەبانیدا هەڵسوکەوت دەکەن و کاردانەوەیان هەیە ١٠٠ دەجێت ئەو چوارچێوەیەوە ئێستا ڕۆژانە سیکل لە کۆیە بۆ لە سلێمانی لە کەلار لەکوێ ئەو قسانە ئەکات پێشی ئەو بچێت بەرنامەکە دانێن ئەم قسانە ئەکات ئەبێ ئێوە پشگیری بکەن ئەبێ لە شارەکانەوە بەپاس من خۆم برادرم هەیە تەلەفۆنی بۆ کردم وتیەوە لە ڕانیەوە ئێمە 15-20 پاسین خەڵکە بین وەستێ بەرعەبەکەی سلێمانی لە سلێمانی شۆ بە هەماشەوە بۆ کەلار لە سلێمانیەوە بۆ کۆیە تێگەی هیچ من بە حملە انتخابی نازانم حملە انتخابی با فێر بن ئوسلوبی فێربوونی حملە انتخابی لە پارتیۆ سێرکەن هەتاکو ئێستا ئەندامێکی ئێمە لە ئەندامێکی ڕێکخراوە ئەندامێکی احتیاجی باوەڕ ناکەم ڕسمیکی لێکرد بێتەوە ڕۆژانە ئەوان لە کەلار لە سلێمانی لە هەموو شوێنەکان لێ یەکەنەوە ئەوە ڕسمی کوڕی کۆسرە دەوتە لێرە لەسەر ئەو جادەی خۆتە هاندوو بینتانە مەگەر با لێکرد بێتەوە ئەینا ئەندامێکی پارتی قبول ناکەن لیکەنەوە حملە انتخابیە ئازادی ڕسمیکی هەڵەواسی دەنگ بەکی ئەدەی بەڵام بۆ شێوەیە نەکە ئەو لەسەر سێجی ئەڕاتوێتەوە ئەنەڕێنەوە پەڕۆی بەدەستیوێتی و نازانم کۆمەڵە لەو بابەتانە شتی زۆر لەسەر هەیە بەڵامی تر ئەوەی کە ئێمە وتمانە هیواداری خەڵکی لێ تێبگات باسی کوڕی کۆسرە ڕەسوولت کرد شاڵاو لە ماوەکانی ڕابردوو ڕاستەوخۆ بانگەشەوەی دەکرد کە هەولێر وەردەگرنەوە هەولێر بۆچی وەردەگرنەوە چی لە هەولێر دەکەن بۆنمە دۆخی پێش سیویەکی ئابکە یەکێتی باڵا دەست بوو و دوای سیویەکی ئابکە پارتی باڵا دەست بوو چۆنی دەبینیت بەچی وەریەگرێتەوە بەچی وەریەگرێتەوە ئێمە لە کورانی ئەنکاوە بین من نمونەی کورانی ئەنکاوە بێنمەوە لە کورانی ئەنکاوە برادری خۆمە ئێسش ماوە ئەڵێ شەوانە کە ئەخەوتین سیارەمان لە دەرۆ ڕانەیەگرت لە ژوو ڕامان نەیەگرت ئەمانوو بە شوێنێکی نادیات تا بەیانی ئەچینەوە بە سیارەکە سەرەکەمان هێنەوە ئەمە یەک هەزاران هەزار شتیوایان کردووە گردێکی هەبوو لێرە ئێستا پارکی شەی سامی عەبدوڕەحمانە ئەو گردە هەچێکیان بگرتا لێ ڕەمیانە کردیان کە بەشێر ئەو خۆڵەوە بوو بە گردێکی گەورە پارتی گردەکەی تەخت کرد کردی بە پارکی شەی سامی عەبدوڕەحمان کە ئێستا بینن خەڵک بۆ گەشت و گوزارەشی ئەوێ بێتاقەتی خۆی بەسەربات ئەوە ئیشی پارتیە ئەوەی ئیشی ئەوانە باش پێ دوایە هەولێر وەربگرنەوە مەگەر لەخەوە مەگەر بخەون لەخەوە هەولێر بگرنەوە هێنا پیان وەرناگرێتەوە هەتاکو پارتی خاوەنی ئەم وڵاتە بێت هەولێریان پێ وەرناگرێتەوە ئیشەڵڵا پارتیش هەر خاوەنی ئەم وڵاتەیە لە مایکەکەی جەنابیشتانەوە داواکەم لە خەڵکی سلێمانی خەڵکی بەشەریفی سلێمانی و محافەزی سلێمانی بەکاملی دەنگ بدەن بە پارتی بۆ ئەوەی سلێمانیا بۆ کا بە هەولێر هەڵەبجێش هەموو کا بە دۆک جیاوازی نێوان هەولێر و سلێمانی لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ئازادی ڕادەربڕین لە ڕووی پێشکەوتن و گەشەکردنەوە چۆن دەبینیت؟ وەڵی بینی ئەرز و ئاسمان چەنە بینی هەیە ئەونا جادێکی 100 مەتری بۆ نمونە و باسەکەم 100 مەتێکە وەزانم 3 جار یا 4 جارە پارەی بۆ سەرف کرا هەتا مەخیرە جەنابی سەرۆکی حکوومەت خۆی پارەی بۆ سەرف کرد خۆی سەرپەرشتی کرد خەریکە هەندێکی تەواوە بێت ئەویش بەچڕ پارەکەی خۆن خزمە گوزاری لە سلێمانیا سفرە ئەوە مەسەلەی خزمە گوزاری ئازادی هەر نییە ئازادی چۆنەگاکە من کە نەتوانم لە سلێمانیا بڵێم من پارتیم بە ئاشکرا ئیتر ئازادی کووە من تەنها لەسەرەوەی لایەن بردم 5 مانگ و 20 ڕۆژە ئیسەکەم لایەن بردم لە سلێمانی بە کتابەکەم لایە لەسەرەوەی کە تۆ پارتیت تەلەفۆنیان بۆ شەخص کردووە لە ئاسایش خزمی خۆم برادری خۆم ڕەفیقی خۆشەویستی خۆم تەلەفۆنی بۆ کردووە خۆم گوێم لێ بوو تێتی هەتا پارتی بێ نایخەنەوە شوێنە
کە پارتی نەمای خەونەوە شوێنە پشتیوە قبول ناکەم ماڵەکەم بەرگە هاتمەوە بۆ ئێرە تێگەی برا ئازادی لە سلێمانیە سفرە یەکێتی تاکو ئێستا بۆنە لە کۆیە نەیتوانیوە شەقامی مام جەلال تەواو بکات بەڵام دەڵێت هەولێر وەردەگرینەوە شەقامی مام جەلال کە بە ناوی باوکیانەوەیە ئێوە لەو بارەیەوە چی دەڵێن؟ وەڵاهی من گوێم لە چەند کەسێکی بەڕێز بووە باسی ئەو شەقامەی کردووە من وەکو خۆمەڵێم ئەو شەقامە بە ناوی باوکی منەوە بواە حەماڵی مەکرد بە حەماڵی ئەو جادەم تەواو کرد کە ئەو جادەیەکی دووسایی دەنازەمێکسایی دەچەنەکە هی باوکی پێچاک نەکرێت ئایا هەولێر بەچی چاکات هەولێر بەچی وەرەگرێتەوە خەڵکی هەولێر زۆر لەوە زیرەکترێکن خەڵکی هەولێر زۆر لەوە تێگەوشیترێکن کە بە قسەی فری ئەوان هەڵبخڵەتێن جارێکی ترەوە نەبینەوە بڵێن ئێمە خەڵکی هەولێرمان لە پشتە و هەولێر وەرەگرینەوە شتیوە هەر نابێتەوە جارێکی تر ئەو خەڵکانەی لە ژێر سنووری دەسەڵاتی یەکێتیدان تا چەند هەست بە ئارامی و ئاسوودەیی دەکەن وەڵاهی مەسلەی ئارام و ئاسایشی ئەوانەی کە لەژێر دەستی ئەوانن مەگەر ئەو کەسانەی کە سەر بە خۆیان بن ئێنە ئەو کەسانێک کە غێری خۆیانن بە قەنەعەتی خۆم هەست بە ئارامی ناکەن هەست بە مرتاحی ناکەن لە ماڵێکی خۆیانە لەسەر ئیشەکەیانە بیان فڕێنن بە نقطە بەسەریانەوە نقطەیەکیان لێ بگرن بیان فڕێن بیشان کوژن کش ساحبیان نییە کەس خۆیان ناگە بە ساحبیان بۆ چایەکێکیان کوشت یعنی ئەو چایەکیە ئەوەی ڕاپەڕین باوەڕ ناکەم کوڕی وهاو بێت لەسەر هیچ کۆماندۆی هەولیا کوشتی و کۆماندۆش ئیجراتی لەگەڵان نەکرد احتیمالی سە کابراش بەربوو بێت یا کۆماندە پشتگیری کات تەواو کۆماندەش کێ پشتگیری کات با بڵە ئەوەی پاوڵ دەیکات دەچێتە چوارچێوەی کەسی سەرکرداوە سەرکردەی خەمخۆر و دڵسۆز بۆ وڵاتەکەی نەخێر کەسی خەمخۆر منوەکو پێشە جەنابتم وت با بێن گوێ لە پەیڕۆ پرۆگرامی پارتی بخوێنەوە گوێ لە سەرکردەکانی پارتیگرن با لەوانەوە فێریشت بن تێگەی با لەوانە فێریشت بن سەرکردە ئەبێ باوکی میلەت بێت نەک دیکتاتۆری بەسەر میلەتەکەی خۆیەوە بەسە ماڵ و عایلەکەی خۆیەوە ئەم دیکتاتۆریەتێکا بەسەر خەڵکەوە باڵ باسی ئەوەیە کات ئەڵێت من وەها بەکەم بە محافزی بارزان تۆ جارێ وەها بێنە بەردەمی دادگا با بێت تاوانی خۆی بسەلمێنێت ئەو کاتە هەوڵیشتری بۆ بە جارێ بەرزان گوندێکە بەرزان لە ئێمە زۆر پیرۆزە زۆر پیرۆزە لە محافزیش پیرۆستێکە لە محافظە زۆر پیرۆزە ئێشتا وەها وای لێ نهاتووە نەک بێ بە محافزی بارزان هەر بەناو بەرزانیشە تێپەڕێت شتا نەگەوێ بۆ ئاسەکە بەس بەلای بەرزانیشە بەلای بلێشە تێپەڕێت نەگەشتەوە ئاسا ئەوەی ئەو دەیکات تەنیا دەچێتە چوارچەوەی بانگەشەی هەڵبشاردن ئایا لە توانایدا هەیە وها پەڵە بزەی بکات بە پارێزگاری بارزان خۆ بارزان پارێزگارش نییە زین چۆرە برا بەڕێزەکەم ئەو ئەگەر توانی وەها بێنێتە هەولێرەوە ئەشتوانێەوە بکات وەها پێش ناکەم بچین ناو تەفاسیلەوە وەها بە هەموو کەسێک گەزانێ ئەو ناتوانێت بێنێتە هەولێرەوە بەرزان نەکوێ ئەبێ بە خەو ببینێت بە خەو ببینێت ئەرە وەڵا کۆتا قسە چیاوە لێرەوە دەتەوێت کۆتا پەیامەت چی بێت بۆ خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر و بۆ لایەنگرانی پارتی و لایەنگرانی یەکێتیش وەڵاهی من کۆتا قسەم ئەوەیە داوا لە خەڵکی بە شەرەفی سلێمانی سنووری محافزی سلێمانی بە هەڵابجێشەوە تەنها بۆ یەکجار پارتی تاقیکەنەوە بۆ یەکجار دەنگتان بدەن بە لیستی 190 جەنابی سەرۆک بارزانی یەکجار پارتی تاقیکەنەوە بۆی ئەو خزمەتگوزارێک کە لە هەولێر و لە دۆک و لە سۆران و لە زاخۆ کراوە لەژێر سنووری دەسەڵاتی پارتی بەعام کراوە بە ئەو ئاوەدانی و ئاشتیاوەدانی بگاتە ئەو شوێنانی ئێوەش من داواکارم لەوانە لە ئەنگرانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتیش دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی لیستی جەنابی سەرۆک لیستی 190